بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ و ئەچمەلای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان لە شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا یەکێک لەو درامانەی کە لەسەر شاشە جوانەکەی کورتساتەوە نمایش دەکرێت درامای باڵەخانەیە کە لە دەرهێنەر دڵشاد حسێنە و لە نواندن و پشداریکردنی بەشێک لە ئەکتەرە دیارەکانی شاری سلێمانیە. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە یەکێک لە ئەکتەرە دیارەکان کە لەم درامایەدا بەشداری کردووە کە ئەویش خاتوو دیاری عومەرە میوانی پرۆگرامی کورتسات مەگەزینە. دیاریگیان بەخێربی سەرچاومان. زۆر سپاس. یاخوا بەخێربی. سپاس دەکەم. چی وای لێ کردی کە بەشدار بیت لە باڵەخانەیە؟ یەکەمشە چیرۆکی دراماکە چیرۆکێکی زۆر تازەیە، چیرۆکێکە کە لە ئێستاە لە هەموو شارێک و لە هەموو شوێنێک هەیە. ئەمە یەکێک بوو لەو شتانەی کە من حەزم لێی بوو و بەدەر لەوەش میحوەری کارکتەرەکەی من لە ناو ئەو چیرۆکەیە کە هاتە بەردەستم و خوێنمەوە. شتێکی زۆر جوانەکە قووەتە هێزە بۆ ئافرەت، لەبەرەوە پێم خۆش بوو ئەو ڕۆڵە وەرگرم کە لەگەڵ کاک دڵشادا قسەم کرد. سیناریۆکەی یامێ جوان بوو، یعنی بەگشتی ڕۆڵی ژن لە ناو درامای باڵەخانەیە ڕۆڵێکی بەهێزی هەیە، لەبەرەوە ئەو یەکێکە لەو شتانی کە سەرنجی منی ڕاکێشاوە کەوتیشم ئەو چیرۆکانی کە لە ئێستاە چیرۆکێکی زیندووە ئەوە وای لێ کردم کە دوای ئەو دابڕانە زۆرە. زۆر باشە. هەمووتان بەشداربوانی دراماکە کێنە ئێرە ئەمانەوێ پرسیار لەسەر چیرۆکەکە بکەین، بزین چیرۆکەکە چییە، بەڵام ئێوە ئەڕۆن بەلایەکی ترا و بابەتەکە ونەکەن. جا پێم خۆشە ئەگەر باز لە هێڵی سەرەکی چیرۆکەکانی ناو درامای باڵەخانە بکەی. هێڵی سەرەکیەکەی چییە؟ درامای باڵەخانە وەکوتم چیرۆکێکی زیندووە. هەر کەسێک دانیشێ بە دیارەوە هەمومان ئەزانین، یعنی ئیترەڵێن ئەوەی ئێمەین چیرۆکی ژیانی خۆمانە و هەمومان خۆمانی. بەڵام بەگشتی باسی ئەو غەدرە ئەکات کە ڕۆژانە ئەیبینین. ئیتر بەهرەوەنە بڵێم بێگومان زۆر چیرۆکی بەڵێ بێگومان لەسەری یەک خەت ناڕوە. درامای باڵەخانە کاک دڵشاد کە سیناریۆکەی نووسیوە هەر یەکێک کە ڕۆڵی هەیە بۆ خۆی پاڵەوانێکە. یعنی ئەمە یەکێکە لەو شتە جوانانە، یعنی ئەوە نییە بڵێ کێ دەوری باڵای هەیە کێ بچووکتراکێکم پاڵەوانە هەمووی بۆ خۆی پاڵەوانێکە و یاری لەگەڵ ڕۆڵەکەیە. زۆر باشە. دیاری تۆ ئەزمونێکی زۆرت هەیە کەواتە ئێستا زۆر زیەکانە ڕۆڵەکانی خۆت بەرجەستاکەیت و بە تایبەتیش کە خانمی چی زۆر سەرنجی تۆ ئەبات لە دیاریکردنی کارکتەرێکدا کە بڕیارە دەی کە ئیتر تۆ ئەم کارکتەرە ئەتوانی بەرجەستە بکەی یان ئەتەوێ بەرجەستی بکەیت؟ وەکوتم یەکێک لەوانە ئەو ڕۆڵە بەهێزەی خانمە کە پێویستە ببینرێت، یعنی ئەمە یەکێکە لەو شتانە و بەدەر لەوەش من یەک دوو کاری درامام هەیە. ئەمە کە حەزم لی کرد ڕۆڵ بگێڕم ئەوە بوو کە زۆر جیاوازە، خانمێکی تێکشکاوە و جارێکی تر دروست دەبێتەوە. ئەو تۆزێکی وت جارێکی تر دروست ئەبێتەوە. ئەمە یەکێکە لەوانی کە ئەو هێزە پیشانی هەموو کەسێکە کە پێویستە هەرێکێک لە ئێمە ئەگەر بەرشکستێک بکەوین جارێکی تر خۆمان دروست بکەینەوە و بەدەر لەوەش وەکو نواندن بۆ من کارێکی زۆر تازەیە، جیاوازە لە هەموو نواندنانی بەتایبەت من لە بەرەوەی زۆرتر لە مەسرەحە ئیشەکەم زۆر بۆ من تازەیە، چونکە لەو نەوع ڕۆڵاڵم نەبینیوە و هیوادارم کەواتە ئەتوانین بڵین لە درامای باڵەخانەیە دیاری بە ڕۆڵێکی نوێ و سەرنجڕاکێشەوە ئەبینینەوە کە پێشتر نەمان بینیوە و هیوادارم وابێ. من هەر تەنانەت بۆ ئەم کارکتەرە قژمم بڕی، یعنی یەکێک بوو لەو شتانی کە تۆزێک مناقەشەشم کرد لەسەری، بەڵام وتیان نا لە بەرەوەی ئەم کارکتەری تۆ وا پێویستەکە تر قژمم کورت کردەوە و هیوادارم بەدڵی بینەر بێت. زۆر باشە. ئەوەی کە من تێبینیم کردووە ژمارێک لە ئەکتەرە دیارەکانی تایە و جگە لەوەش کۆمەڵێک ئەکتەری تایە کە خاوەن ئەزمونن و ژمارێک لە ئەکتەرە گەنجەکانی شەبینم لە ناو
دراماکە ڕۆڵەگێڕن. کاریگەری ئێوە چییە کە ئەزمونتان هەیە و ساڵانێکە سەرقاڵی کاری هونەرین لەسەر ئەو گەنجانەی کە لە ناو دراماکە بەشدارە بن؟ من حەزم لەم شتە هەبوو لەبەرەوەی ستافێکی زۆر باشی گەنج لە پشتی باڵەخانەوەیە، یعنی لە دیۆپی، لە ستافی دەنگ، ڕووناکی، مکیاج، جلوبەرگ، ستافێکی ینی ئەمە پشتی کامێرە و ئەم گەنجانش کە ئێستا ئیش ئەکەن و ڕەنگە هەندێکیان یەکەم ئەزمونیان بێ یا دوو هەمیان بێ، بۆ ئێمە بەتایبەت من بە ناوی خۆم وەقسەکەم، بۆ من شتێکی زۆر خۆش بوو لەبەرەوەی ڕاستە ئێمە تەجروبەمان هەیە، ئێمە لە تەجروبە تازەکانی ئەوان شت وەرەگرین و ئەوانیش فێرە بن لە ئێمەوە و ئەو ستافە گەنجەش کە لە پشتی درامای باڵەخانەوە، ینی بۆ من ئەبدەیتێکی تازە بوو. ڕەنگە ئەو کارانی پێشوم بە تایبەت ئەو دوو درامایە ئەو نیە بتەوە و نەتەوێت لە ساڵانی زۆر پێش ئێستایا کراوە، ئێستا گەنجێکی تازە هاتوون، هەمویان متابعەن، هەمویان کۆمەڵێک بیرکردنەوەی زۆر تازەیان هەیە لە هەموو ڕوویەکەوە. بەڵام لەگەڵیشە زۆر پێویستیان بەوە هەیە کە لەگەڵ کەسانی خاوەن ئەزمونی وەکو ئێوەیە بێگومان بگەڕن و تۆ هەست بەو شتاکەی کە تیانایە پێیان خۆشە کە لەگەڵ ئێوەیە ڕۆڵە بینن، شان بەشانی دیاری عومەر یان ئەکتەرەکانی تر کە لە ناو باڵەخانەیە ڕۆڵەگێڕن. بێگومان چونکە من کە بەریان کەوتومە، ینی هەموو جارێکگەڵێن ئەڵێن ئێمە پێمان خۆشە کە بەر ئێوە ئەکەوین، لێتانەوە فێرە بین، تەنانەت چۆن لەسەر سێت هەڵس و کەوتەکەی، ینی ئەو شتە وردانە لە ئێمەوە فێرە بن و خۆشیان ئەزمونێکی زۆر باشیان هەیە لە بەروی گەنجی متابعەن. نزیکی 10 ساڵ پێش ئێستاش ئێمە کێشەی خانمانمان هەبوو لە ناو درامایە وا بوو دیاری، بەڵام ئێستا هەستەکەم خۆشبەختانە ژمارەی خانمەکان زۆرترن لە پیاوەکان. هەر ئەمە جێگای خۆشحاڵیە، بێگومان هەر زۆر مای خۆشحاڵێ بۆ هەمومان کە ئێمە هەموو کە لە پەیمانگای هونەرە جوانەکان دەرەچوین. ئەو کاتە مامۆستا بەدیعا ڕێز سڵامان هەمیشە گلەی لێ کردینەی وت مەجموعەیەکتان ئەبن بە مامۆستاوی تر کەس ناتان بینێتەوە، بەڵام لە ئێستاە مای دڵخۆشیە، ینی ئەو گەنجانی کە لە پەیمانگای هونەرە جوانەکان دەرەچن چ لە شانۆ لە دراما لە فیلمەکانە ئێمە ئەیان بینینەوە و بەردەوامیش ئیشەکەن. لەبەرەوە ئەگەر ئێمە ئیتر لە شوێنێکە بوەستین، ئەگەر بمانێ بۆستین، ئەوان درێژە پێدەری ڕێگاکەی ئێمە ئەبن و گرنگە ئەم شتەش بۆ ئەو خانمانی کە ئێستا ئیشەکەن بەردەوام بن. زۆر باشە. لەم چەند ساڵی دواییە ژمارەی دراماکان ڕۆی لە کەمیە کرد بەهۆی ئەو کێشانەی کە هەیە، کێشەی دارایی و چەندین کێشەی تر، بەڵام هەر ئەم ساڵ خۆشبەختانە چەند درامایەکی تر بەرهەمهێنراوە. ئەمە جێگای خۆشحاڵیە یاخود بە بۆچوونی تۆ ئەمە ڕەنگە هەر ئەم ساڵ بێت، ساڵێکی تر ڕەنگە ئەوەش نەمێنێت، ئەمە تۆ چاوەڕێی چی ئەەکەیت؟ من چاوەڕێی ئەواکەم ئیشی باشتر هەبێ، لەبەرەوەی ئەگەر ئێمە سیری خۆمان بکەین بە تایبەت کە ئەگەر باسی سلەیمانی بکەین هەمیشاڵێن بوجەکەمە پارە نییە، بەڵام لەگەڵ ئەو هەموو شتێک کە هەیە بەردەوام کاری هونەری هەیە لە سلەیمانیا، لە شانۆ، لە دراما، لە دروستکردنی فیلمە، ینی فیلمی زۆر باشمان هەیە و ئەوە تا دنیای دەرەوە ئەیبینێ. لەبەرەوە ئەگەر پارەش نەبێ هونەرمەندانی ئێمە بەردەوام خەریکن و هەمیشە هونەرمەند هونەر دروست دەکات. لەبەرەوە لە لای ئێمە بە خۆشحاڵیەوە، ینی من ئەتوان بڵێم ئەو شانازیە بەر ئێماکەوێت کە ئەڵێن سلەیمانی شاری ڕۆشنبیریە بەردەوام کاری هونەری لێ ئەکرێ و لە هەموو بارودۆخێکیشە هونەر لە سلەیمانیانەوەستاوە و بە خۆشحاڵیشەوە کە ئێستا با بڵین لە شوێنەکانی تریش دراما بەرهەم ئەهێنرێت، بەڵام گرنگەوەیە نەوەستی و بەردەوام بی و من دڵخۆشم بەم شتە و دڵنیام ئیشی باشتری شەکرێت. زۆر باشە. دراماکە
دوانزە ئەڵقەیە پێم وابێت بۆچی دوانزە ئەڵقەیە کەم نییە بۆ مانگی ڕەمەزان بە تایبەتی؟ ئێمە دراماکەمان دوو وەرزە، ئەمە وەرزی یەکەمە و هیوادارین بینەر پێشوازی لێ بکات بۆ ئەوەی وەرزی دوهەمیش بەرهەم بهێنین. ئیتر کاگڵشات ڕەنگە ئەو باشتر بزانێت کە بۆچی دوانزە حەڵقەی نووسیوە. زۆر باشە. زۆر جار ئەم پرسیارە لە هونەرمەندان و بە تایبەتیش لە خانمانەکەم هیچ کاتێک بووە کە کەمی بەرەمهێنان یان کەمی دەرکەوتنی تۆ لە کارێکە واد لێ بکات بە ناچاری بۆ ئەوەی کە کارێکت هەبێ یان نواندن بکەیت لەبەرەوەی کە ئەمە ئارەزووی خۆتەوە پیشەی خۆتە سیناریۆیەک بەدڵت نەبێت یان ڕۆڵێک کە پێت باش نەبێت لە 100% قناعەتت بەوە نەبێت کە ئەتوانی ئەم ڕۆڵە بگێڕیت یان بە باشی ئەیگێڕیت بەڵام بڵێ بە ئەم کارەش بکەم لەبەرەوەی دەمێکە ئیشم نەکردویان دەمێکە دەرنەکەوتوم. بەڕای من ئەوە شتێکی هەڵەیە مەحاڵە و نابێت لەبەرەوەی مەرج نییە تۆ زۆر دەرکەویت، یعنی کە زۆر ببینرێیت ئەمە پی ناوترێ. ینی بەداخەوە من ئەم قسێ ئەلێرا ئەەکەم هەندێک ناڵم هەمووی هەندێک لە ئەکتەرەکانمان یا هەندێک لە هونەرمەندانەمان و ئەزانن بێدەنگ بوون و ئەزانن ئیش نەکردن ون بوونە، نازانن لەوەی کە ئەو بێدەنگیە ئەو با بۆ ئیشی زۆر گەورەتر لە ناو پرۆژەی زۆر گەورە و گەورەترا خۆتە بینیتەوە. مەرج نییە من ئەگەر باسی خۆم کەم چەنەها سیناریۆ هاتۆتە بەردەستم، نەکێشەی دەرهێنەرم هەبووە ناکێشەی ستافم هەبووە، بەڵام کێشەی ڕۆڵەکەی هەم بۆ ئیشم نەکردووە. ینی من دوو ئەزمموی درامام هەیە لەبەرەوەی ئامادە نیم هەموو ڕۆڵێک ببینم و ئامادەژ نیم بە بەردەوامی دیاری ببیرێت لە ناو شاشەکانە بە بەرهەمی کاڵ و کرد. گرنگەوەیە تۆ یەک ئیش بکە بەڵام بمێنێتەوە لە لای بینەرەکانمان، ئەوە گرنگترە. ئەژبێت ئەکتەر شانۆکار گۆرانی بێژ و بەگشتی هونەرمەند پێویستی بە وەستانە هەیە، چونکە ئەو وەستانە هەنێک جار لە شوێنێکی ترا ئەبینرێتەوە. ئەو بێدەنگیە هی ئەوە نییە وەستابی ئەوەیە خۆی ئاماداکە لە ئیشێکی باشترە ببینڕێت. تۆ ئەزمموی ئێستا ئەزمموی درامات هەیە و ئەزمونێکی گەورەت هەیە لە شانۆیە ئەوە خۆمان نەزانین و ئەزمموی سینەمات هەیە؟ هیچ لە هیچ فیلمی سینەمایی بەشداریت کردووە؟ لە ساڵەکانی پێشوە یەک ئەزمموی کورتە فیلمم هەیە و ئیشێکی بچووکیش هەبوو، یعنی ڕۆڵەکەی من بچووک بوو، گینا ئیشەکە ئیشێکی گەورە بوو. ئەوەش دەورێکی بچووک هەبوو وەرم گرت لە فیلمێکە، ینی تەنها لە بەر هاوڕێتی ئەو ئیشەم کردووە، گەرنا وەکو فیلم تا ئێستا وەک نواندن هیچ ئیشێکم نەکردو و بەڵام ڕەنگە لە فیلمە من لە شوێنێکی ترا بمیرێم. ئیشەڵڵا کەی دیاری بڕیارەیات کە ئیتر لە لووتکە هەیە و ئەبێ بوەستێت؟ بیرت هەر لێ نەکردوێتەوە؟ هەستەکەمە بێ بەردەوام لە هەوڵدا نابین و ناشکرێ بە خۆمان بڵین ئێمە گەیشتوینەتە ترۆپکی هەموو شتەکان، چونکە ئەو هەوڵی کە ئەبێت بین بۆ نمونە بۆ نواندن بێت بۆ کارێکی تر بێ ئەبێ بەردەوام بین. لەبەرەوە کە تۆ زۆر لە خۆ ڕازی بوو ئەبێ لە خۆ ڕازی بیت، بەڵام لە شوێنێکا بڵی من ئیتر هەر من لەسەرۆم ئەوانی تر نە و خۆتە بینی لە بچووکیە. ڕاستە. ئەزمموی وڵاتانی ترەبینی بێگومان لە درامایە بە تایبەتی وڵاتانی دراوسێ وڵاتە عەرەبیەکان تەنانەت دراما بیانیەکانی شەبینیت بەراوردی درامای کوردی بە دراما با بڵین بیانیەکان. ئەو بەراوردە تۆزە قرسە لەبەرەوەی ئێستا هەر زۆر زووشە بە تایبەتی لە سینەمایە ڕەنگە بتوانین ئێمە لە سینەمایە هەنگاوی زۆر باشمان ناوە و ئیشی زۆر باشتریش بەڕێوەیە، بەڵام لە درامایە ڕەنگە بۆ نمونە سیناریۆیەکێک بێ لەو شتانی کە کێشەیە یان یا ستافی کارکردن هەنێک جار تۆ چیتە ئیشێکەوە سیرەکەی بەست و ئەکتەری ئیتر ئەوانی تر ئەزمموونێکی هەر ئەزممویان لە شوێنێکی لە شتێکی ترا هەبێ، یعنی ئەمە ئەوە نییە تۆ بڵیت
ئەکتەرێک کە لە درامایەکە دەرکەوێ بڵی ئەمە ئەکتەرێکی زۆر باشە مەرج نییە بێت هەوڵی بۆ بە ئیشی بۆ بکات بەڵام درامەکانی ئێمەش کە لە ئێستاە ئەکرێ و ئەم ساڵانی دواییش ئیشی بۆ کراوە خراپ نین بەڵام پێویستە کا سینارستەکانمان هەوڵی زیاتر بن چیرۆکی واقعی و باشتر دروستکەن هەتاکو ئێمەش هیچمان کەمتر نەبێت لە وڵاتە لەناو ئەم سیناریویانەی کە ئێستا هەیە و لەلایەن سیناریستە کوردەکانی خۆمانەوە ئەنووسرێن چەندێک ڕۆڵی ژن گرنگی پێدراوە و ڕنگدانەوەی ژیانی واقعە کە ژنانی تیاژین زۆر ئیشی لەسەر کراوە ئیتر بە نەرێنی بێ یا بە ئەرێنی بێ هەر ئیشی لەسەر کراوە و من دڵخۆشم ئە بۆ شتەکە خانمان هەمیشە لە هەموو کارە هونەریەکانە ئەبیرێن بەڵام پێویستە زیاتر ڕۆڵی خانمان ببینرێت لە شوێنێکی ترانی ئەمەی هەیە بەس نییە ئەبێ هەنگاوی باشتری بۆ بنرێت زۆر باشە پرسیاری کاری دواترت بکەم یان داهاتوت بکەم ئەوەیان با بمێنێتەوە لە بەرەوەی ڕەنگە من ناڵم لە شوێنێکی تر و لە ئیشێکی ترا ببینرێم بەڵام مەرجنی ئەکتەر بم زۆر باشە دەستەکانت خۆش بێ تو هەمیشە یەکێکیت لەو ئەکتەرانەی کە شانازیت پێواکەین جێگای شانازیت و ئەمڕۆژ میوانێکی ڕۆحسووکی ئێمە بوویت دیاریگیان سپاس دەکەم کەم ئێوارەیە لە پرۆگرامەکەمان بوویت زۆر سپاس بۆ ئێوەش هەمیشە من پێم خۆشە هەر کارێک بکەم پێش هەموو شتێ لە کورساتەوە دەرکەوێت چونکە کەناڵێکی ڕاستەنە بۆ ئێمە ئەو شتە مای دڵخۆشیە کورساتی شەمیشە دەرگای واڵایە بۆ هونەرمەندان جارێکی تر بەخێر هاتی زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس